هەر کەسێکێتە سەر حکوم لە ڕابردووە زۆر مرۆڤشانەدا زۆر لەگەڵمان ڕێکە ئەکەوتە وێشت و توێشکردن بەڵام بەداخەوە لە ئایندەدا کە خۆیەگرێ دووبارەکەوتە پلاندانان و پەلاماردانانی ئێمە بۆیە ئێمە دەڵێن ئیتر بەس بێ و ئیشەڵا ئەمەلمان هەیە بە ئاشتی بە برایەتی بە پێکەوە ژیان بە یەکتری قبولکردن بچین و شوێنەکانی خۆمان چکۆ ئەمە ئێستا لە پەردەی معنای ئەوە نییە کە ئەمە حدودی هەرێمی کوردستانە حدودی هەرێمی کوردستان واضحە کوێ لە جەبەڵ حەمرینە و جێبەجێکردی مادە 140 لە بۆی هێزەکان بچۆ شوێنی خۆی و گەڕانەوەی هەموو ئاوەرەکان و ئەنجومەنی پارێزگا بۆ شاری کەرکوویی خۆشەویست چکە شاری کەرکووی سەبنەسەر ئێمەوە ئارام نییە و بەنسەد ئێمەوە ملائیم نییە بۆ هێزەکانی ئێمە بۆ خەڵکی ئێمە بچێتەوە بۆیە داوا دەکەین ئەو هێزانی کە غەریبەن بە کەرکووک و بە سنووری پارێزگای کەرکوو بچنە شوێنەکانی خۆیان باشترە بۆی خەڵکی ئێمە خەڵکی کەرکووک و دەوروبەری کەرکووک هەمووی بە ئیسراحەت بەحەوێتەوە چونکە پێشمەگە دیفاعکەری ئەو منتیخەوە پێشمەگە بووە دیفاعی کردووە لە شاری کەرکووک و دەوروبەری کەرکووک پێشمەگە بووە دیفاعی کردووە لە هەموو خەڵکی عێراق لە شەڕی دژی داعش پێشمەگە بووە هەرێمی کوردستانی پاراستەوە و ئیتر هەر پێشمەگە ئەتوانێت ئەو مەناتیخانە بپارێزێت کە خەڵکی کورد پێویستێتی و لایەنەکانی تری ناو کەرکووکیش نەتەوەکانی تریش ئەوانش پێ بەڕێ من ئەوانش حەقە داوا بکەن هێزی پێشمەگە بچێتەوە شوێنانە